ئەنجا کە لە شێ مەحموو مەئیوس بوون ویستیان فێڵێکی تر بکەن هەروەکو چۆن ئەم کوردەگرن و ئەو بەرەدەن ئینگلیزەکان نامەیەکیان نووسی بۆ سەید تەهای نێهری سەید تەهای نێهری کە لە نەوەی شێخ عوبەیدوڵای گەورەی نێهریە کوڕەزایەتی نامەیەکیان بۆ ئەو نووسی کە تۆ وەرە بتوانە ئەو ڕۆڵە سیاسیە ببینە بەریتانیەکان بۆ ئەویان نووسی کە وەرە لە باشووری کوردستانە بتوانی بێی بۆ ڕەواندۆز چونکە ڕەواندۆز وەکوتم مرکزی شار بوو هەولێر عایدی ڕەواندۆز بوو ئەو زەمانە ڕەواندۆز کاریگەری ئەوەشی هەبوو هەروەها خوای پەروەردگار وای ئیرادە کرده بوو کە ئەم شێخە وەلەو لە ئێران ئەژیا ئەو کاتە بەڵام کاریگەری لە ڕەواندوز و هەموو ئەترافی هەبێ ڕەواندوزی ئەو سەردەمە هەمویان لایەنگری سەید تەهای نێهری بوون کە حەفیدی نەوەزادەی شێخ عوبەیدوڵای نێهری ڕەحمەتی خۆیان لێبێ ئەو کاتە داوایان کرد کە سەید تەها بێ بۆ ئەوێ بیکە بە مرکزێک حتا پێشیان وتبوو کە بیکە بە مرکزێکی کۆنفیدرالی یعنی سەیریکەن ئەو سەردەمە ئینگلیزەکان بۆ مەبەستی خۆیان ویستیان سەید تەها لەوێەوە بێنن شێخ ئیهمالکەن لە سلەیمانی سەید تەها بێنە ڕەواندوز قەبارە و کیانێکی کۆنفدرالی بۆ دروست بکەن دوایی لەگەڵ عێراقا بیانکەن بە کۆنفیدرالی واتە هەر هەرێمێکیان وەکو فیدرالی نیەک بەرفراوانترە سیادەی خۆی هەیە دەسەڵاتی خۆی هەیە هەر یەکێک لەوانە ئەو کاتە وەکو دوو کیانی کۆنفیدرالی پەیوەستە بوونەوە ڕاستە و خۆ بە ئینگلیزەوە نەک کوردستان پەیوەست بێتەوە بە عێراقەوە ئەو کاتە ئەوان هێشتا نەگەیشت بوونە ئەم نەتیجانە ئەم نەتیجانە دوای ساڵ و 2 ساڵ لەمە هات کە دوای ئەوەی کە لە کۆنگرەی قاهێرە لە 1920دا گەیشتنە نەتیجە کە ئینشاڵە لە کاتێکی ترا دێنەوە سەری بەڵام شێخ تەها ئەمەی قبول نەکرد تەنازولی بۆ ئەم شتە نەکرد زانی ئەمە بەس بۆ ئەوەیە کە کوردەکانی باشووری پێ هێدیکەنەوە هەروەها دای بڕن لە شێخ بە تەنیا لەو منطقەیە دابنێن ئەمە طبعا لە کتێبی ئەفراسیا و هەورامیە هەیە ئەویش لاپەڕە 46 قسەی ئەویشم هەر بەو شێوەیە نەقڵ کردەوە ئێمە تەماشاکەین ئینگلیزەکان لەمەش کە مەئیوس بوون دیسان هەوڵی تریاندایەوە یەکەم جار لەگەڵ شێ مەحموود دوایی کە فەشەل بوون اینجا لەگەڵ سەید تەهای نێهری دوایی کە فەشەل بوون ئەمجارە هاتنەوە سەر عەلەمانیەکان کە سەرەتای دروست بوونیان بۆ ئەوانەی کە شێخیان خۆش نەئەویست و نەشیانەوێرا مواجهەی بکەن لە سلەیمانی ئەو کاتە کۆمەڵێک هەبوو بەناوی کۆمەڵی سربەخۆیی کورد کۆمەڵی سربەخۆیی کورد کۆمەڵێک بوون لەوانەی متەئەسر بوون بەو حرەکەتە عەلمانیانی لە ئەوروپا هەبوو لە ئەستانەوە هەبوون حەمدی بەجی بابان سەرپەرشتیە کرد و ئەو لە بەغدا ئەژیا ئەو کاتە بەڵام زۆر ماوەیەک بوو دوور کەوت بۆ لە کوردستان بەڵام تۆفیق وەهبی ئەوانە کە ناویان هەیە لە تاریخی ڕۆشنفکری کورد و کوردایەتی و بزاوی کوردایەتیە ئەم کۆمەڵی سربەخۆیی کوردە لەو سەردەمەیە هەبوو یەکەمین پرۆژەیەکی ڕێک و پێک و منەظەم بوو کە ئینگلیزەکان ویستیان ڕەفتاری لەگەڵا بکەن بۆ ئەوەی کێشەی کورد بخەنە قاڵبێکی قەومیەوە بتوانن تەعاملی لەگەڵا بکەن بەڵام کۆمەڵی سربەخۆیی کورد هێندە کاریگەر نەبوون و وەزەعیمەکەشیان کە حەمدی بەگی بابان بوو بە پێی راپۆرتی ئینگلیزەکان کە ئێستا بڵاو کراوەتەوە لە بەردەستا هەیە ئەو کاتە نەیانتوانی بیهێنە پێشەوە بیکەن بە منافیسێکی شێخ محمودی حەفید کە ئەو کاریزمیەکی زۆر گەوری طبعا دینی و ڕیشەیەکی گەورەی لە باب و باپیرانی خۆی و هێنا بوو خۆشی چاوکراوە و ئازا و پتە و ساحب ئیرادە و تەسمیمێکی گەورە بوو لەبەرەوە ئینگلیزەکان گەیشتنە ئەو نەتیجەیە کە ئیتر وردە بە پێی راپۆرتەکانی خۆیان گەیشتنە ئەوەی کە ئینگلیز لە کوردستان ئینسیحاب بکەن کە ناتوانن لەوێ بمێنەوە ئەم جارە کۆنفرانسێکیان بۆ ئەوە گر لە سیانسەی 1920 نیسانی 1920 لە ئەمریکا کۆنفرانسێکیان گر کە ئەوراقەکانی ئێستا لە بەردەستان بە هەمان شێوە لەو راپۆرتەیە هەیە یان لەو مەلەفاتانەیە هەیە هەروەها لە کتێبەکەی لۆنگریک کە ناوی عێراق فرۆم 1950 لە لاپەڕە 1970 هەیە هەروەها لە ئینتەردیپارتمنت کۆنفرانس سیانسەی 1920 دوو بڕگەی سەرەکی باسەکە ئەڵێ بەریتانیا لە باشووری کوردستان ئەمێنێتەوە چونکە بەشێکە لە عێراق ئەوە سەرەتای دید و تێڕوانینێکی ئینگلیزە بۆ ئەوەی کە باشووری کوردستانی ئێمە بلکێنن بە عێراقەوە ئەنجا ئەڵێ لە بڕگەیەکی تر ئەڵێ تورکیاش باکووری کوردستانی ئەکەوێتە بەردەست یعنی بەڕەسمی باشووری کوردستان
ئەوەیە کەوتم هەنگاویان بۆنا کردیان بە ویلایەتی مووسڵەکە مرکزیەتەکەی برایان لە مووسڵ کاریگەرتر بوو بۆی خودی سلەیمانیش پەیوەست بێتەوە بە مووسڵی عەرەبی کیانێکی عەرەبی بۆ دروست بوو دوایی لە ساڵی 1921 هەموو شتێک پەیوەستەکرێتەوە بە بەغداوە بەو شێوەیە لەبەرەوە مێجەرسۆن طبعا دوایتر باسەکەین انشاءالله ئەم جارە مێجەرسۆن خۆی هاتەوە ڕاستە و خۆ حکمی سلێمانی بکە و هەموو شتێک لەژێر دەسەڵاتی شێخا دەربهێن و ئەوەی مێجەر نۆئیلی ژەیوت کە دەوڵەتێکی کورد دروست ببێ وردە بوو بە سەرابێک و ڕۆیشت و هیچ کاریگەریەکی لەسەر نەما ئەو کاتە وڵسن تەواو دژی کورد وەستایەوە تەواو دژی دەوڵەتێکی کوردی وەستایەوە هەرچەندە لەو سەردەما مێجەر نۆئیل پیانەوە دەیان و ئەو وەکو لۆرەنسی عەرەب وایە لۆرەنس کابراایکی ئینگلیز بوو لە ناو عەرەبەکانە وردە بە فێڵ و جاسوسی هاتە ناویانەوە دوای بوو بە زەعیمێکی عەرەبەکان و قیادەی عەرەبەکانی دژی تورک کرد بۆی دەوڵەتێکی عەرەبی دروست بکە هەڵبەتە ئایانویست مێجەر نۆئیل وتیان ئاوایە بەڵام مێجەر نۆئیل بە تەنیا بوو چونکە بە پێی سیاسەتی بەریتانی نەی ئەتوانی نەخشەی بەریتانی تەنفیز بکە بەڵکو دید و تێڕوانینێکی خۆی بوو ئەویست قەناعەت بە ئینگلیز و حکومەتی ئینگلیزی بکە کە یارمەتی دەری شێخ بن بۆ ئەوەی کاریگەریەکی وا هەبێت دەوڵەتێکی کوردی دروست